پارەی حەلال ئێستاکە زۆر بە زەحمەتترە لە پارەی حەرام. کاکە ژان پێم بڵێت چەند ساڵە ئەم نانە حەلالە پێیا دەکەیت؟ ئەمەیان 20 ساڵە لەو زادە ئیش دەکەم. بەس تایبەت ڕەمەزانان بەس ئیشی من پاقلاوە بە دستانانیش هەر پاقلاوە بووە بەس وەختەکانی کە شتەکان گۆڕاینە بەس هەر لەو زادە ئیشم کردی لە بازاڕیشم کردی. لە قەدیم و زەمانەوە لەو زادەیە لەو بازاڕێ 20 ساڵی ڕێکە من لەو زادە ئیش دەکەم. باشە پێم بڵێ پێیاکردنی نانی حەلال ڕزقی حەلال زەحمەتە یان ئاسانە؟ ئەو زروفەی ئەوڕۆکە زۆر زەحمەتە. قەدیم پارەی حەلال ئاسانتر بوو، حەرام ڕێک زەحمەت بوو. بەس ئێستا عاکس بوویتەوە. پارەی حەلال ئێستاکە زۆر بە زەحمەتترە لە پارەی حەرام. لەبەرچ چووەی کردیەوە سوەی کردیە دەبینی مشتری ئێستا مە باسی خۆمان دەکەن عەلاقە لەسەر کەس نییە باسی کەساوەتەکەی خۆم دەکەم. ئێستا من پاقلاوی دەفرۆشم یان تەڕی بفرۆشم هەر شتەشکە بفرۆشم کابرا یانە دێتن وەدەکە کاسبیەکەی من حەڵالە دەیەوێ حەرام کە زۆر زار دەرێ ئەوە کاکە بە چەندێ دەرێ بەوەندێ کاکە لەو لای بەوەندەی بوو دەزانم هەیە باشی خراپی هەیە کوالێت هەیە بە زەحمەتە لەوەی من بەو سعرەی بی کاکە دەرێم لەوەی نییە زۆر زار دەبینی سوندەشی دەخۆیان شتێکی دەکەی ویانە کابرا ئەوها دێ دەکە یانەوەندە عەسەبیت دەکە دەمارت دەگریتن یانە بە سوندەشی دەخۆیان دەبینی قسەش دەکەێت دەبینی بە 2000 هاتیە برن بە 1950 هاتیە لە بۆ 50 نەدرێ بە 2 مهینە یانە 50کە غیلافە غیلافە ئەوجە لێوە دەرێم ئەو قسەی دەکەم یان دەبینیم مشتری یانە ئەوەت دەکا زۆر استقرارت دەکا کە استقراری کرد کە درۆت کرد ڕزقەکەت حەرام دەبێت زۆر زارەی مشتری هەشە زۆر بە یاحتیادی دێ شتەکە لێ دەکڕی دەزانی کوالێتی باشە و بە جێکار زیاتر لای تۆ گراتری یاحتیادی ئەو شتە. کاکە ژان تینۆت دەبێ برسیت دەبێ هیلاک دەبی پێم بڵێت چاستەکەت هەیە نانێکی حەلال پێیا دەکەیت لەو مارە منداڵەکانی؟ وەڵای ئەو زروفەی ئەوڕۆکە یانە ئێستا عالێندستانە ماوە برێ ئەم بەدەستانی دەزانم یانە تێنیت نابی برسیت نابی هیچ شتێک نابی ئەوە زمانی پێشان نێت و ئارەکە لام و خاڵ بێتە خوار ئەو کاتی عونەری ئێستا عونەری نییە یانە ئەمە لۆ سەعاتی قالبی خۆمان خوای گەورە ماشەڵڵا 11 مانگە چکە لۆمەدانە ئەو سەعات یانە هەموو جەستەمان فۆرمات دەبیتەوە فۆرمات یانە ئەو ناز و نیعمەتە بەڕاستی ئاخوایە چ بکەنەوە خوای گەورەم لە ساڵ زەحمەت بوو پێشتر بە گەرماکەی زۆر زەحمەت پێشان زۆر زەحمەت وەگە جێک سێبەر نەبانە دەتانی ڕابۆستی لەبەر ڕۆژی ئێستاەوە عالێنە من لەبەر ڕۆژێمە بەخوا لە بەیانیوەش لە دەرێمە لە سەعات تقریبەن 7 نیوە هەتا ئەزەک بەخوای نەدەزانم تێنی بوو سێ نەبرسێتش. پاقلاوەکەشمان پاقلاوەکی جوانە ئارێ وەڵا لەخوای بەزیاد زۆر زۆریشت هەیە. کاکە ژان پێم برێ بزانم بووە تا ئێستا ئیشەکرد لۆ ڕێککەتبی یعنی ڕازانێکی باش تێدا بیتم بەس لە ترسی ئەوەی ئیشەکە لێت دیار نەبووە لێت ڕوون نەبووە حرامەیان حەلالە ئیشەکەت ڕات کردبییتەوە؟ بەخوای زۆر ئیشم لۆ ڕێککەتە بەێ ئیشەکان لە بۆ قەزی حرام و عراری بەڵێ زۆر ئیشم لۆ ڕێککەتە ئەوم نەکردیا یعنی نەچیمە قبولت نەکردی قبولم نەکردی لەوانێ بگری ئیسفادەشی باشتر بی بەس یعنی لەخوای بە زیادی بە کەسابەتەکەی خۆم خاستن بە عارەبانش زۆر مرتاحم مرتاحی بە عارەبانەکەی بە عارەبانەکەی زۆر مرتاحم. کاکە ژان پێم بڵێ نانی حەلال تامەچی هەیە کە مەغریبان دەچێ و ناو ماڵ و منداڵی خۆت لەسەر سفرێکی خنزیلانە دادەنیشی لەگەڵ ماڵ و منداڵە نانێکی دەخۆی؟ نانی حەلال خۆشترین شت ئەو شتەیە کە نانی حەلال بوو کە نانی حەلال بوو ئەتو هێواران کە چیەوە کە زانیت سفرەکەت ڕایە خسترایە و کە نانەکەشت حەلالە بڕوا بکە زیاترت پێ دەخورێ فرەگە زایفی خەڵەو دەبی یانە زۆر شت هەیە وەسف ناکرێت کاسبی عەلال وەسفی ناکرێت لە خواردن و لەو شتانە یان بتێ وەسفی کرد لە مناڵەکان قسەیان خۆشە لە بەخوای داشی منداڵانی متیمامە زیاتر پێدەدا یانە شتەکان عەکسە یانە یان خوای گەورە ویستی خوای گەورەیە کە کاسبێکە حەلالە خوای گەورەش یانە ها دەکاتن کات و درود خۆشبی لە مارە ڕێزە شتایبەتت لێ بگرن ڕێزت زیاترە ماڵ و منداڵت زیاتریان خۆش دەوێت زۆریش بەس کە کەسابەتشت کرد کاسبێکە حەلال بی هێوارێ وشی پارەکەت ژمار ئیسفادەکەت کە کردیە بە تووبی لە سپێنەوە هیچیشت نەکردیە سپێنە سەعات
زووتر دەگەیەوە کاسبیەکەت لۆی حاضری دەزانانی لەسەری شێف دوێنێ چت کردیە دوێنێ چی ئیسفادەکەت کردیە کوماندی بوو بە زێوارە کوی سرعاتت کردیە سفرەی حەلال ئەگەر هیچیش لەسەر نەبیان شتێکی کەمیشی لەسەر بیتن خۆشترە لەوەی کە سفرەکی پڕ لە خواردنی زۆرا و زۆر بیتن و بەس ڕستەکەی و پیاکردنەکەی حرام بیتن وایە وایە تەبعا زۆر بعضە شەخصێ دەبینی هەموو ڕۆژێ لە مەطعەمانە لە جیانە لە دەوڵەتانە بەس فایدەی چییە خۆشیەکەی ئەوەی نییە لە دڵەوە نییە لەوانەیە بەس دیکۆر بێ بەس شت بێ بەس لە دڵ نییە لە دڵ خۆشەویستی یانە نانی حەلال لە دڵەوە شتێکی زۆر تایبەتی خۆی هەیە دەستت خۆش ئینشاءالله خوای گەورە هەمیشە ڕزقی حەلالت بەنسیب والله دەکات ئینشاءالله بە قسمەت ئومەتی محەممەدی ئینشاءالله لە خوای بە زیاد بێت تا ئێستا کە عیبی نەبووە ئینشاءالله ماژی ڕەمەزانیش خێر و بەرەکەت بێت لە ئومەتی محەممەدی لە بەتایبەتی مسلمانانی کوردستان دەستخۆشیش لە کەناڵی پایتەخت دەکەم بەڕاستی جێی دڵی خۆتان کردیتەوە لە ناو خەڵک هیوادارم بەرنامەکانتان لە کات خاصن لە مانجی ڕەمەزان زیاتر بیتن پەرێ پێتە هەر بشیت زۆر بەخێر درێژی ناکەن ئینشاءالله پایتەخت میدیا پرۆگرام و بەرنامەکی تێر و تەسەلی دانایە بە درێژای مانگی ڕەمەزان لە خوای بە ئینشاءالله لە بەرژەوەندی هاوڵاتیان و بینەران و فەقیر و هەژاریش دەبیت ئینشاءالله پایتەخت میدیا یەک دروشمی هەیە دەڵێت بە یەکەوە جیاوازی دروست دەکەن بێگومان جیاواز دەبیت ئینشاءالله جیاواز دەبێت زۆر سپاس زۆر بەخێر